باشی؟ زۆر سپاس. نایبەڕێزت؟ خەبات. کاک خەبات تۆم لێ ناسیەوە. بەڵێ زیاتر چاوپێکەوتمان کرد. بەڵێ ماشەڵڵا مێشکی زۆر باشە. میش ئەوم بیرکەوتەوە یەکەم بەرنامەکە کردم هاتم بۆ لای تۆ بۆ دوکان قسەمان کرد بەیەکەوە بوو. خەڵاتەکەشم بردەوە. خەڵاتەکەشی بردووە دەوانێ ئافرین. ئیشەڵڵا ئەم جارش خەڵاتە دێتەوە. زۆر چاکە. ئێستاش هەرۆ کارە دەکەی دوکانت هەیە؟ دێ لە شستاغ بێ چۆن هاتوون بەلای قەڵا؟ وەلا هەراتین پیاسێ بکەین لەگەڵ دایکی منداڵان. ئەی بۆچی دایکی منداڵان نایە قسەمەوە بکە؟ پێ عیبە شەرمەکە. پێ عیبە باشە قەیناکە ئاساییە. ئیش و کار چۆنە بازار چۆنە؟ الحەمدلله سپاس بخوا. شەف قەناعەتە مهم وەیە ژیانەکە سوڕێ. ئەکید وایە مهم ئەوەیە ئیش بڕوات و ژیانەکە بسوڕێ و دڵمان خۆش شەف قەناعەتە ئینسانەکە قەناعەتی هەبوو سەرکەوتووە بێ ئەگەر تو قەناعەتش نەبێ هەرچەندێک بێت ئیسفادەین. الحمدلله لەش ساغێکەش بەهی هەموویەتی سپاس بخوا ئینسان بەس سەری ساغ بێتنەوەی تریز نییە. ئێستا تۆ لەگەڵ دایکی مناڵان هاتووی پیاسەیەکەکەی لە شستاغ ئەوە هەموو دنیا هێنێ وایە؟ الحمدلله. چی پێڵێ بە خێزانە؟ وڵا پێڵم سەربەرز بێ لە دنیا لە قیامەت ئامین ئینشەڵڵا پێکەوە تەباین بێ لەخوا بەسدا بێ یاخوا هەموو کاتێک تەبابن. مەمنون باشە پرسیارێکت لێ یەکەم؟ باشە وێنەیەکت پیشانێم لە مۆبایلەکەمە بزانم تۆ دەزانیت ئەو شوێنە کوێیە؟ باشە ئەوە گەرمیانە. باشە ماشەڵڵا زیرەکە بەس وەڵی ناوەکەیم لەبینێ بەس تەئەکیدم گەرمیانە شوێنەواریشە. بەڵێ هەڵەبجە؟ نە هەڵەبجە شارە پارێزگایە ئەوە ناوی شوێنێکە وەڵاهی لە خەیاڵمە بەڵام ئەم دەقەیە لەبیرم نییە دەنا شوێنەکە ئەو دەقەیە لەبیرت نییە بەس تەئەکیدم گەرمیانە. تۆ دەڵێ گەرمیانە باشە بیرکەرەوە بەشکم بیرەکەیەتەوە شوێنێکی بەناوبانگە بەڵێ ڕاستەکەی لە گەرمیانە شوێنەواریشە شوێنە بەڵێ وەڵی لە خەیاڵم نییە. قەڵای قەڵای شێروانە؟ قەڵای شێروانە دەست خۆش وەڵامەکە ڕاستە ماشەڵڵا ئەی بۆ نای قسەماوەکی کە ئەوە زیرەکی خوالێکتان نەکەوە لێەوە هەر سەپۆرتەکە و پشگرێت و وەڵامەکە و پێڵێت و دەستی خۆش بێ خەڵاتێکمان پێبن ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسپەهانە بۆ بەڕێستان زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم کە دووبارە تۆم بینی و چاوپێکەوتنم لەگەڵا کردی سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس سپاسانەکەم کاتێکی خۆش فاتان لەگەڵ زۆر سپاس.